هەمیشاڵێن لەوەی کە هوەری کوردی هونەرمەندی زۆر بەتوانە و بە ئەزمونمان هەیە ئەو هونەرمەندانەی کە لە ناوەی هەرێمی کوردستان و بەڵام ئەو هونەرمەندانش کە لە دەرەوەی کوردستان ئەژین یاخود لە دەرەوەی عێراق ئەژین ئەتوانین بڵێن ژمارەیان کەمتر نیە لە هونەرمەندانی ناو هەرێمی کوردستان ئەوانیش لەوێ سەرقاڵی کاری هونەرین ئەوانیش لەوێ هەمیشە با کۆمەڵ کار ئەکەن بۆ خزمەتکردنی هونەری کوردی جا ئێمە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەمڕۆ هونەرمەندێکمان لەگەڵا ئەبێت هونەرمەندێکی بە ئەزمون و بەتوانە هونەرمەند چیا مەدەنی لەگەڵمانە ئەبێت و باس لە نوێترین بەرهەمەکانی ئەکات یەکێک لە بەرهەمەکانی کە ئەم شەو لە چەناڵی یوتیوبی بەڕێزیان بڵاو ئەبێتەوانێ بە ناوی سەرهەڵگرتن پێمان خۆشە بازێک لە کارە نوێیەکانی بکەین و باسێک لە بەرهەمە نوێیەکەی بکەین زۆر سپاسی ئەەکەین کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سویدەوە لەگەڵمانە ئەبێت بۆ باسکردن لەسەر بەرهەمە نوێیەکانی کاک چیا سڵاو لێبێت و ئەم کاتەوە باش. ساوڕێز لە ئێوە ساوێن خانم پەیوەند خانم هیوادارم هەرمیشە سەرکەوتوو بن. زۆر سپاس دەکەین کاکچیا زۆر سپاس با سەرەتا لە بەرهەمە نوێیەکانتەوە دەست پێ بکەیت پێمان خۆشە زانیاریمان بیتێ. بەڵێ هەروەک بوو خۆ ئاماژەت پێدا ئەمڕۆکانە من کارێکی نوێ ئەڵبەتە نوێ کارەکانی من وەکو تراک لە مێژە ئامادەن بەڵام ئیتر پێی ئەو دەرفەتە کەمەی کە هەیە ئینسان دەتوانێت ئاوڕێن لێ بداتەوە تازە بڵاو دەبنەوە دەناوەکو تراکێکی موسیقی لە مێژە ئامادە بوون. ئەم گۆرانیش تقریبان 4 ساڵ 5 ساڵێک دەبێ کاک دیار هەڵەبجەیی گەنجێکی خۆشنووسی هەڵەبجەیە کە ئەو تەکستی بۆ من نرد ئیتر بەرەبەرە کارمان لەسەر کردو ئەو ڕۆ دەتوانین ڤیدیۆکەی بە هاوکاری کۆمەڵێ هونەرمەندی جوانی تر کە هەم لە مۆسیقاکەدا هەروەک باسم کرد تێکستەکە کاک دیار هەڵەبجەیە ئاواز و دابەشکردنەکەی خۆمە اینجا لە مۆسیقاکەشدا سۆڵۆی گیتار کاک موشتەبا تەغیفور و کاک سامان نەوروزیان بە کەمانات هاوکارم بوون کاک ئومید ڕاهرە و کاری میکس و ماسترینگەکەی بۆ کردوم و کاک منسوور ئەمین ئەشایریش کاری دەرهێنانی ڤیدیۆکەی کردووە کە لەو ڤیددیۆدا دوو ئەکتەری خۆشەویست بە ناوی کاک یاسر و سارێش خان هاوکارم بوون. هیوادارم جێگەی جانم. کاکچیا ببوورەوە بزانم قسەکەشم پێ بڕێت بەڵام پێمان بڵێ بەرهەمی سەر هەڵگرتن ڕاستام ئێوارە کاتژمێر 8 لە ڤیددیۆ کلیپەکەی با بڵێن لە یوتیوبی خۆت بڵاوە بێتەوە بەڵام پێمان بڵێ باس لە چیەکە سەر هەڵگرتن. ئەم تێکستە کاک دیار کاتی خۆی کە نووسیوێتی زۆر جار هونەر بۆ خۆی ڕەنگی جیاوازی هەیە هەندێک ڕەنگی شادە باز لە سادمانیەکان دەکات هەندێک ڕەنگی هەیە باس لە خەمەکانەکە هەندێک زام بەسەر دەکاتەوە هەندێکیان گلەیەکە لە کۆمەڵگا جا ئەمە ئەگەر هەندێک تێکستیشەیە ئەکرێت تەفسیری خۆی بە پێی گوێگر بگۆدرێ لەوانەیە هەندێک کەس پێی وابێ لە ڕوانگەیەکی خۆشەویستی نووسرابێ هەندێک کەس پێی وابێ لە ڕووی گلەیەک بە گازەندەیەکە بە شوێنێک ئیترەوە بەجێ دێڵم بۆ بینەران کارکەسەوە بە پێی سەلیقەی خۆی و بە پێی تێگەیشتنی خۆی تەفسیری خۆی بکات. زۆر باشە کاکچیا لەگەڵەوەی کە خەڵکی مەهاباتی خۆشەویستیت بەڵام ساڵانێکی زۆرە لە تاراوگە ئەژی لە غەریبی ئەژیت و لە سوید ئەژیت لەوێش ئەوەندەی کە زانیاریمان هەیە کە لەگەڵ هونەرمەندانە هاوکارێکی زۆر باش بوو بۆی کا بتوانن بەرهەمی جوان پێشکەش بکەن تا چەند گرینگە لە وڵاتی غەریبی ئێوە هونەرمەندان یەکگرتوو بوون بۆ ئەوەی کە ئەزانین لەوێ کارکردن کەمێک قورسترەوەکەوەی لە هەرێمی کوردستانە کار بکەن. پێگومان کورد ئیتر بە هەموو دنیا و پەرتەوازە بووە کە یەکێک لە وڵاتانە سوێت کە من لە ساڵی 90ەوە لێرە دەژیم دەکرێ بڵم کۆمەڵە هونەرمەندی زۆر بەتوانە لێرەوە شۆڕشێکی نوێی هونەریان دەست پێ کرد کە بەخۆشیەوە دەگەڵ ئاوەدانبوونەوەی کوردستان و بەشەی کوردستان لە باشوور زۆربەی زۆریان ئێستاگەراونەتەوە ئەوێ و دەکرێت بڵم بە پەنجەی دەست دەژمێر درێنەوانەی کەوا لێرە ماونەتەوە و ژیانی غەریبایەتیش یا با بڵێن ژیانی ئەوروپا هەندەران لە دیاسپۆرا وەکو لای خۆمان نییە کار ئێرە وڵاتی کارە
تر خەڵکەکە لەبەر کار و لەبەر مەشغەڵەیەکی زۆری ڕۆژانە تر ئەو شانەی پێوەیەتی هەر بە شیوە دەکات بچێتە سەر کارەکەی بێتەوە زۆر کەم وەکو جاران هەمووشوە هەیە هاوکاریەکانی ژێستی بەهۆی پێشکەوتنی تەکنیکەکانەوە زیاتر لە ڕێگەی ئۆنلاینەوە چۆناوە منوێەوە قساکەین پەیوەندی جوان هەیە هوەری جوان لەو پەیوەندیەدا دروست دەبن بەڵام وەکو کوردستان نیە دەست کراوە بێ کە بەرهەمێک دروستەکەی پڕ بێت لە هوەرمەندی جوان هوەریش خۆش و جوان دەرەچیە کاتێکە هەموو هوەرمەندەکان وانێکیشی تیاکەن لە یەک ژووردا و بەیەکەوە گفتوگۆکان بکەن هەستەکان تێکەڵ بکەنەوە تەفاهمێکی جوان دروست بکەن کە ببێتە خەتێکی پارا و لە پامی هوەریەکەدا بەڵامی تر لەگەڵ ئەوەشە هەوڵمانداوە کە بەهانای یەکترەوە بین و ئەوجگەی دەکرد هەر کەسەوە بە نۆرەی خۆی بەپێی تااقەت و توانە و بڕوایشی هەیە هاوکاری یەکتر بێ کاکچیە ئیدی لە دوای کاتژمێر هەشتەوە ئەبێتە سێ بەرهەم کە ئەم ساڵ بەڕێستان بڵاوتان کردوێتەوە بەرهەمی نیگە فریشتە و سەر هەڵگرتن با بزانم کاکچیە زیاتر خۆی لە کام بەرهەمەیە ئەبینێتەوە واللهی دەزانین چۆنە کورد بەعام حەزی لە هۆیە و سایکۆلۆژی بریندارێک کە هەیە حەزی لە گۆرانی شادە یعنیم دەکرێت بڵم مۆسیقا وەکو دەرمانێکی بۆ نەخۆشی دەرونی بەکاردەهێنێ وەکێکی با و تۆزێ جەوی بۆ خۆشکە ناوێرە زۆر لە زامەکان نزیک بێتەوە لە هوەردا من خۆم نەک بڵێ دەروونێکی بڵێ خەمبارەوەم هەبێ بەڵام تەبیعەت و سروشتی دەنگ و وانەکەکەم زیاتر لە گۆرانی ئارام و سەنگیندا خۆم بەڵێن ڕیتمە خاوەکانە حەز دەکەم هارمۆنیەکان هەوانەکان چاتر لە فریام دێن کەواتە نەوت کامیانە هەڵبژارد و ئەزانم بەرهەمەکان وەکو مناڵی خۆتوان هەر هونەرمەندێک بەرهەمەکان وەکو مناڵی خۆی سێرەکە بەڵام پێوەنەوتم لە کامیانە زیاتر خۆتە بینیتەوە خۆی ئەزانی مرۆڤ جەوی زۆر دەگۆڕێ یعنی هەر جەناب دەلانەکان ڕەنگە خۆت لە جەوێکدا بدۆزیتەوە 2 ساعتی تر بە پێچەوانە بێ لەو فەزایەدا کە هەیت ڕەنگە ڕوو لە پڵان گۆرانیەکەیت هەستکە ئەمە زیاتر توی بەیانی ڕەنگە ئەویتریان زیاتر لە هانات بێ من هەڵبژاردننی بەرهەمم لە لای هوەرمەند هەروەک بۆ خۆ داماژت پێکرد تۆزە زەحمەتە هەمووی پڕە لە ئەزمون هەمووی پڕە لە خەتا هەمووی پڕە لە خوێندنەوە و دراسەتی خۆی کە هەر یەکە و لاپەڕەیەکی لە مێژوی هوەری تۆ دروست کردووە ناکرێ غەدری لێ بکەی لەبەر ئەویتریان بەڵام بێگومان لە جەوی خۆیدا هەرکارە و لە کاتی خۆیدا دەتوانێت لە ئەویتریان کە کاتی نییە بەهێزتر بوو بە پێچەوانەش. باشە کاکچا پێمان خۆشە لە کورسات مەگەزینەوە باس لە کار و بەرهەمەکانی داهاتوت بکەیت پلانی دیکەتیە بۆی لە داهاتوە بەرهەمی نوێ با بینەرانش هات بکەیت. بەڵام من ئەو سێ پراکەی کە کارم لەسەرکردن بڵاوبوونەوە بەرهەمی ئەڵبومەکانی پێشە من کە لە 2021 و 2022 بڵاوم کردبوونەوە جیا لە گۆرانی سەر هەڵگرتن کە هیچ لەو تراکانەیە کە ئەلبومێک شایە تا چەند ئێستا دنیای ئەلبوم نەماوە خەڵکەکە زیاتر تراک کار دەکات بەڵام من ئەو 4-5 ساڵە لە پەنا ئەو هەموو ڕاکەڕاکەی کە لە ژیان و لە کاردا هەبووە ئیتر هوەریش بۆ خۆتان نەزانن ئەوەی کەوا تووشیە بێ مفتەلایە بێ محکومە بەوەی کە دەبێت کار بکە یعنی ناتوانانی خۆی لە جێل بکەیت لەگەڵ تایە گوشارت بۆ دێنێکە ئێستکاتێتی و ئەگەناخە و خۆراکن دێتێکەدا شان منیش کۆمەڵە بەرهەمەم هەروە لە جانتاکەی و جاجار دەریان دێنم هەندێک گیشیان لەسەرکەم وەش بەسەر بە پێی کاتە مەجالم نەبوو ماوەیە زۆر سەرقاڵ بەڵام کۆمەڵە کار تقریبان بەقەت ئالبومێک و خەریکم دەرفەت دەقۆزمەوە کە وردەوردە تا ساڵی 2025 کۆتاییان پێبێنم چەند کارێکی ترم لە بەردەستە هەرێستێ خۆ پێم ناخۆشنی ئاماژیان پێ بکەم کە یەکیان تێکستی کاک مازیار فایەقە گەنجە هەستە جوانێکی ئێستێ لە تێکستەکانە دەور دەبینێ ئاواز و دابەشکردنی کە برای خۆشەویستم کاک عەلی شەریفزادە کە یەکێک لەو کەسانەیە لە پشت زۆر شاکاری هونەری کوردی ئەم ستایلە نوێیە بووە
ئەوانە بەهەرحاڵ چەند کەسێکن کە لە کارەکانی داهاتوومدا لە چەند تراکێکدا هاوکارم و بەشێکیش بۆ خۆم تێکست و ئاواز و دابشکردنیم بۆ کردم. هیوادارم تەمەەن باقی بێت و تا سەری ساڵ بتوانم ئاور لە هەمویان بدەم و کۆتاییان پێ بێنم و پێشکێشی کۆمەڵگای بکەین. ئەمە هیوای تەمەندرێژی و بۆ خوازین و بەڵام پێم خۆشە یەک پرسیاری دیکە بکەم هاوکارم باسی لەسێ بەرهەمەکەی کردوتی کوامەیان تایبەترات بەڵام پێم خۆشە پرسیارێکی دیکە بکەم بۆچی سەر هەڵگرتن غەریبایەتی وای لێ کردووی لەوەی کە هەم حەزت لە زیاتر لەو بەرهەمانە بێ کە ئارامترن غەمگینترن و هەروەها ناوی بەرهەمەکەشت سەر هەڵگرتن؟ وەڵاهی ئەم تێکستی ئەم گۆرانەیە کاک دیار هەڵەبجەیی کاتی خۆی بۆی ناردم لە کاتێکدا بوو کە من بەسەرێندێ کار و پرۆژەدا کەوتم کە نەمتوانی و کات کاری لەسەر بکەم بەڵام تێکستەکە ئەو نووسیوێتی زۆر جار تۆ بەرهەمێک کە دروست دەکەی بەرهەم بۆ خۆی پێکاتوە لە چەند پێکاتەی زۆر گرینکە یەکەم هەنگاوی تێکستەکەیە کە زۆر جار ئەبێتە بە زوێنەر بۆ ئاوازەکە بۆ دابشکردنەکە وە ڕێگاکەی بە پێی تێکستەکە و فەزای تێکستەکە دروستە بێ ناتوانانی تێکستێکی زۆر شاد بینی ئاهەنگێکی خەمۆکی لە سەردانیە بە پێچەوانە هیتە خۆی بە دوای یەکدا وەکو زنجیرێک بەیەکەوە هەڵخەکان دروستە بن جا تێکستەکە کە بۆی ناردم بیرمە کاتی خۆی تۆزێ تەنانەت من هێورم کردەوە لە تێکستەکەدا تۆزێ دڵپەرتر نووسی بووی جا بە قسەی کردم و تێکستەکەی تۆزێ کردە ئەو شتێک کە ئێستێ من لەم دوایانەدایتر ئاوازێکم لەسەردانا و خۆقانی بەرهەمەکان هەمیشە شەرت نییە وشە بە وشەی قسەی دڵی هونەرمەندەکە بێ هەندێ جار تۆ سەیری ڤیددیۆی فیلمێکەکەیت داستانێک کە بەسەرهاتی کۆمەڵە کەسی دیکەیە سوژەیەکت بۆ دروست دەکات کە سوژەیە بتوانە ببێتە ڕەنگێکی جوان لە بەرهەمەکانی هونەریدا ئەمە شەر ئاوا دروست بووە سوتفەیەک بووە ڕەنگە زۆر جاریش کورد بەهەرحاڵ هێندە نەهامەتەکان هێندە دەبەدەریەکە خەمی وڵات ئێوە بەخۆشی وێسێ لە وڵاتە ژین ئێمە هەمیشە ئەو دووربوونە ئەو غەریبایەتێ لەگەڵمانە جا بۆیە ئەو تێکستانە زیاتر دەمان بزێوەن گلەیمان لێمەکە نەگە جارجار هەرحاڵ کۆلایشتیاوە دەچین هەر بمێنەی کاکچیا پێم بڵێ هەموو هونەرمەندێک بێگومان ڕچکێکی تایبەتی خۆی هەیە لە هونەرە پێم بڵێ کاکچیا چۆن بەرهەمێک هەڵ ئەبژێرێت واتە ئەبێت تێکستەکەی ئاماوێ بێت تێکستەکەی ئاوابێ یاخود میلۆدی پێم بڵێ شێوازی هەڵبژارنی بەرهەمەکانی تۆ چۆنە؟ بێگومان هونەرمەند دەبێ هەڵگیری دوجار هەموو پەیامەکان بێ تێکستەکە ئاوازەکە دابشکردنی مۆسیقاکە تەنانەت ڤیددیۆ کلیپەکەی کە دروست دەکردرێ من لە هەنگاوی یەکەم ڕادهتا هەنگاوی ئاخر ئەوانەی کەوا کاریان دەگەڵ کردوم هەموو ئەزانن زۆر سەریانە شوێنم و یەکجار زۆر بزۆزیشم لە ئەوەی کە چون دوجار هەرچەند هونەرەکە لەلایەن کەسانی زۆر بەهێزترەوە ڕەنگە کۆڵکرد بەڵام دوجار و کەسێکەوە گۆرانێکە ئەڵێ وەڵامدەری هەموو شتەکانە ئەبێ لەگەڵ ڕوخسارەکەی بێتەوە ئەم تێکستە ئەبێ لەگەڵ سەر و ڕوخساری بێتەوە ئاوازەکە دەبێت لەگەڵ قەبارەی دەنگ و کۆدەکانی ناو ناخی و دەنگی بێتەوە مۆسیقاکەش دەبێ هەڵگیری ئەم پەیامە بێکە لە تێکست و ئاوازەکەدا هەیە دوجار کلیپەکەش ئەبێ شتێک بێکە من بتوانم بەهەرحاڵ بەسەر بڵێندیەوە بڵاو بکەم بۆیە کارەکانم بە گشتی هەر هەمووی بە کەمترین ئیمکانیاتێکی کە لە بەردەستدا بۆ دروست کراوە بەڵام هەوڵم داوە کە بۆڵترین حاڵەتێکی ممکن لە دروستبوونی مۆسیقاکە یا ڤیددیۆ کلیپەکەدا ڕووبدا دەست خۆش بێ کاکچیا کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە وڵاتی سویدۆ لەگەڵمان نابووین هیوادارین لەوەی کە گەڕێتەوە بۆ هەرێمی کوردستانیش و بتوانین لێرە لە ناو ستۆدیۆی پرۆگرامی کورسات مەگەزین ئێمە میوانداریت بکەین دووبارە سپاس دەست خۆش بەنیازی دیدار زۆر سپاس دەکەین